كرتك ابني شو قال لي أقصيكم الله أغلصي داري بيه ولصي داري بيه يباوز بك شو أبعدهم الله جفاي غريبي جفاي غريبي والواولون ضواني غريب بك ديان غريب بك رنجي شن صالم ضواني أخدر شو هەورامانی ژاوەرۆ لەسەر نەخشەی پارێزگای سنەیە لە سێ بەشی سەرەکی پێک دێت: ژاوەرۆی کەڵاتەرزان، هەسەناوا، گاوەڕۆ. گوندی شیان سەر بە ژاوەرۆی هەسەناوایە. شێوەزاریان لە سۆرانی و هەورامی پێک دێت. سەرەتای ئاوەدانکردنەوەی ئەم گوندە دەگەڕێتەوە بۆ 400 ساڵ بەر لە ئێستا. هەریەک لە بنەماڵەکانی مەردۆخیەکان و بنەماڵەی ئەحمەدیان کە لە پاوەوە کۆچ دەکەن لەگەڵ بنەماڵەیەکی تر لە کوردستانی باشوورەوە بە ناوی شاکریان لە ئاوایی ڕیشێنەوە کۆچ دەکەن و لە ئاوایی شیان دەگیرسێنەوە. لێرەوە مێژووی ئەم گوندە دەست پێ دەکات. لە ماوەی جەنجی نێوان ئەردەڵانەکان و خانەکانی ڕەزاودا بە تەواوی سوتاوە و وێران کراوە. گرنگترین گوندەکانی دراوسەی بێساران، هۆیە، سەرهۆیە، هەشەمێز، گەلێن و میراون. مانگە چەمکاڵە هەورت کرد حیجاب ئای ئافەریدە چنی کرد حساب پۆشانت زەمین بە شاخ و بە بەرگ معلوم نییەن پێم کام بەهەشت و مەرگ ئەرئینە مەکتەب یانەی حاڵیەن حەوشەی ڕەنگاوڕەنگ چێوێش خاڵیەن من ئاوردم دڵبا کەرام بەشێت تۆ من ئاوردن کەی دەست شنیوێت یان و ڕۆح و دڵ سەجدەگاش تۆنی ئانەی من زۆن و تۆ خاستەر زۆنی. هەر پاسەکەوێتە ئاگادارێن دێ مەحاڵ و ژاوەڕۆی کە شامڵ و چنها دەگایمەوە چنها منتەقیمەوە پێسە و ژاوەڕۆ و گاوەڕۆی ژاوەڕۆ و کەڵاتەرزانی و ژاوەڕۆ هەسەناوای دەگاو شیانی هەنجە مەحاڵ و ژاوەڕۆ هەسەناواینە و ئەوەڵ جارێکە خێڵیە جوانەوە تایفێش جوانە دەگا و تەختەوە بێنێەوە بە تەختەیەکە مەشهورێنێ ئەوەڵ جاریە چون مەحاڵ و ژاوەڕۆی زەماناوە قەیمی زەماناوە وێردەی پێی کەشت و کاڵی بێن و پێی کەشت و کاڵیش نەبێن فرەتەر پێی دامداری ئیسپادەکریان ئاگژ و گیا و تەبعەتە جوانە کە چابیێن پێسەوانەیە کە ئاوڕەوەن مەشهورن ژاوەڕۆ کە بەڕاستی یاگەوە وەژنشین و یاگەوە جوانن. تایفە و مەڵا حەسەنی ئەوەڵ جار دوای ئادەگای جەبنەماڵەوە مردۆخیەکە بێنە ڕیشتن کەرپاسە وێتە ئاگادارن دێ خانەوادە و مردۆخیەکە کە 550 ساڵە چێوەڵتەر دەگا و تەختەی بێنێ شێخ شەمسەدینە مردۆخی بابە و شێخ مستەفا و تەختەی دمایی کۆچشکردن دوان دەگا و دەرە هەردی منتەقە و ژاوەڕۆ و کەڵاتەرزانی وەجە ژاوەڕۆ ویشمانە ئاخێڵە تەختەیە هامینێ دماتەر بۆ واستە و ئاوهەوای وەشوە تایفایەوەتر و خێڵایەوەتر هامینێکە ئیسا ئەی جەمعیەتشانە تەشکیلدان ئاخێڵانە کە ئامینێشیان بە شۆنەوە خێڵ و تایفە و مەڵا حەسەنی و خێڵا و قێقاشکورێشان ماچاجە ڕێشین و ئامینە ڕێشین و پاسە بزان و بین و مەریوان و عێراقین دماتەر تایفایەوەتر ئامینە خێڵ و کازمیا بێنێ خێڵ و عەباسیا بێنێ خێڵ و عەبدیە بێنێ کە جە سەرهویەوە هامێنێ جە بێساران و تایفە و بێسارانیا ماچە خێڵ و بێسارانیا ئاخێڵاشە هامێنێەوە تایفایەوەتر کە بێنێ ئەیۆبیە بێنێ بەرحاڵ محەممەدی بێنێ تایفە و مەڵا حەسەنی شامڵ و حەفدانە فامیلینە کە دوێ تایفێشە پێسە و پایدار و بڵندی وەختی ئامنێشیان دماتەر نەمەدرایەنشیان نەکۆت شاگردن شار و سنەی شار و سنەی منێنێەوە وەرپاسە تایفە و بڵندیای شاحودن 100 ساڵە چێوەڵتر جەشیان بێنێ و کۆت شاگردن کرماشان شیان لە کولە ئەگرە هەوانشین بووگەن لە ئەوەیگەل ئەترافەوە هاتکن وەک تەختە هاتکن وەک هەڵوان هاتکن
وەک تۆری وەرهاتکن هاتکنە سێرە لە ئەسڵە لە کولیشە ئێرە دامدار بووگن کە شاوەرز نەوگن بە مرور زەمان هاتکنە سێرە ئێرە ئاڵفیان بڕیگە و لەو ئاژەڵ بۆ ئاژەڵەکانیان بۆ حیوانەکانیان دەغڵودانیان جەمە و کردگەسەوە و تاوسانگەلە لێرە بووگن لە زمسانە دووبارە چوونەسەوە بۆ ئاوایەکان خۆیان شیانی لە کۆلە شیان نەوگە چیان بووگە چیانش کەلیمەیەک هەورامی یانە ساردا لەو دیۆ بە مرور زەمان چیەکە تەلەفۆزە چیەکە سەخت بووگە بۆ خەڵکەکە چێگە تەغیری پێیا کردگە بە شیەکە ئەوەسە کە ناو شیانی پێیا کردگە مێژوی شیانی فرە دوور نییە شاید نزیک بە 350 ساڵ تا 400 ساڵ لێرە بەرە ئەوەی کەیمە ئاگادارین ڕایکی سووتانی لە سەراحەتکە لە شەڕ بن کورد و هۆرامی ڕایکی سووتانی لە سەراحەتکە کامل سووتیاگە دووبارە ئاوەدە بوو بەسەوە ئاخرین ئاواییە لە منتەهیلێ جنوبە غەربێ شارستانە سنەوە سەر بە لە حاڵە حازرە سەر بە بەخشی سیروانە بەخشی سیروانی سەر بە شارە سنەس ئەوەیەکان ئەترافیشی ئەتوانین بژین لە شماڵەوە ئەخوا بە هەشەمێس لە جنوبە ئەخوا بە تەگینسەر و گەلێن و مێراو لە غەربەوەخوا بە بێساران و سەرهویە لە شەرقیشەوەخوا بە تۆریوەر تاریخی توولانی نییە ولی خۆ شیان ئەوە هەوای تایبەتی خاصی خۆی هەست لەو دووە مردمانە خاصی خۆی هەست فەرهەنگی خاصی خۆی هەست تەرکیبێکە لە سۆرانی هەورامی منزورم لە زوانە لەو دووە هەڵپەرکەی تایبەتی خاصی خۆی هەست تووتفەرەنگیکە کە هەستی تووتفەرەنگی خاصی خۆی هەست لە لەحازم مەزەوە لە لەحازم ڕەنگەوە لە لەحازت بۆنەوە کولە نەمانە تایبەتمەندی خاصی ئاوایشیانە با تەوەجو بە شەرایەتی ئەوە هەوایی کە هەستی شیان بە بەرهەمی تووفەرەنجی ناوبانجی دەرکردووە کە شوهەواکەی لەگەڵم بەرهەمەدا گونجاوە داهاتی بەشێک لە خانەوادەکان دابین دەکات و دەستی کار بۆ دانیشتوانی ئێرە دەڕەخسێنێت توی خۆمانە و بیانی بەرهەم دێنن لە ڕێی وردە بازرگان و بەقاڵەکانەوە بەرهەمەکانیان ساغ دەکەنەوە خۆت تووەفەرەنگیە بە تووەفەرەنگی ناسراوە بە شۆنەوە تووەفەرەنگی لە سێ ناو تەشکیلەوێت خارجی دوو نەوە مەحەلیش نەوەیەکە خارجیەکەمان لە پاروس و لە کوێینەوێت تووەفەرەنگی پاروسەکەی محکەمە مەزەی کەم خواستێ نییە بە شۆنەوە دەوامی فرس بۆ شارستانیش بڕاکە وەلی کوینەکەی تام مێوەدا تام سێ چوەردانە مێوەدا مەزەی خاستێکە وەلێ دەوامی کەمترێکە تووفەرەنگی ئەو مەحەلیە هەم مەزەی خۆشترێکە فقط شاید بێژم دەوامی کەمترێ بێ وەلێ لە نەزەر مەزە و بوو بە شۆنەوە چتگەلە مەحەلیەکەی خاستەیەکە لە تاوسانە بە شۆن شتەکە بە شۆنەوە مەحسوڵەکەمان فرۆشت ڕای هەرسی یەکەین شێفی یەکەین کودایی نەقاتیە ئامادەیەکەین بۆ ساڵەتر بەهار ساڵەتر بەهار میانگین هەر سێ ڕۆژاری ئاویین هەر سێ ڕۆژاری ئاویین لە دوو هەفتە ڕێکە هەرس یەکەین بە شۆن هەرسکردنەکە کودی ئەدەین ئامادەیەکەینەوە یعنی ئەکسەریش لە کود حیوانی ئیسفادەکەن لێرە بازار فرۆشمان ئێمە فقط بەر ئاوایی خۆمانە فرە ئەکسەرن بەر ئاوایی خۆمانە لێنە خۆیان سەبەت تێرن سێ چوەردانە دەڵاو بە شۆنەوە مردمدارمانەز خۆیان سەبەت تێرن زەحمەتی کێشن سەبەتەکان لێرە پڕەکان خۆیان ێوەنە کارخانەی تر هە بە ئۆدەی دەڵاڵە فرە زەحمەت وە فەرەنگی بۆ فرۆشەکەی هەر دەڵاڵگەلی کێشن
بیناسازیشیان بیناسازیەکی تایبەتەوە بە شێوەی کۆن ماوەتەوە و نوێکاری بۆ نەکراوە. نەخشەی گوندەکە هەمان نەخشەی تەلارسازی هەورامانە. دیمەک و مڕۆڵە و پاسار لە خانووەکاندا دەبیندرێن. کۆڵانەکانی بە شێوەی پلەکان دروست کراون. یەکێک لە وەستا قەدیمیەکانی ئاوایی لەبارەی شێوازی دروستکردنی خانووەکانەوە بەم شێوەیە بۆ ماندووە. شیان حد لە زمانە قەدیمەوە دا چەند ساڵ لەمەوە بەر گشتی بە هەڕەک بووە بە کوچک حەچی ماڵێکی بە پلێکانی دروست کردیاگە خیابانیش ناوڕاستیان نییە ڕێگە ناوڕاستیە هەزدانێ وەلێ گشتی بە تۆر پلێکانی بە هەرگ و بە کوچک نیامانە هەر ئەغڵبێکی یەک تەبەقە بووگە دا ئەم چەند ساڵە کردمانە دۆ تەبەقە ئیسا چتگەل جوان جوان داهاتکە بە سیمان و بە کوچک و بە بلوک و بە ئەم جۆرە چتگەلە ساختمان جوانتر دروستەکەین مردم ناویشمان حەم باش بوون و هاوکاریان بە یەکتر کردگە و وەخت بووگە کابرا ماڵی کردگەسە و دە نەفەر چووگن کۆمەکیان کردگە بدونە تەواقۆ کۆمەک یەکترینیان کردگە ئادەم جۆرە چتگەلە مردم ماڵی کردگەسەوە دەرگای ماڵەکانیشمان گشت چێوینە چێوینیش بووگە ئەو زەمانە هیچ کەس ئاهانی نەوگە پلێکانی چۆن پشتیەک سەرهەم چۆن ئاوایەکە لێژە مەسەڵەن ئەمە بانی یەکێ بووگە بانی یەکێتر ڕێگە بە بانیاجووگە قەدەخەنی نەکردگە بە تۆر پلێکانی بۆ جۆرەسە بەم باناچووی قەدەخەنیان نەکردگە بێژە بۆ بۆچە بانملاچی یا ئەوانە چون لێژە پلێکانی پشت سەرهەمە تۆر پلێکانی دەرگاکانیشمان ئەغڵبی پلێکانەکانمان هەر لە خاک و لە کوچک دروستمان کردگە حەچیشتە لە خاک و لە کوچک خۆشمان کردگە هیچ کێشەیەکیان نەوگە بنیاوی باشی بوون بە یەکەوە هیچ کە نەیوت کە ئەرێ تۆ بۆ چەتیتە بان مەڵمن و وەلی ئیسە لەگەڵەوەی تو بووگە بە عات و بووگە بەموت هیچ کەس بان هیچ کە ناچێ مەگە یەکێتە کارێکی بێ بۆ لایکێتر بڕێ ئایسە وایە پێیاتکە لە قەدیمە هەر ئێوارە نییە کۆگای خاک گەورەیان دروستە کرد و ئاویان خستە ناوی و کایان نەکردن ناوی بۆیتە کاگڵ دروستیان نەکرد بە کاگڵ بۆ ئەمە هەرگەکە خۆشە بێت بۆ سۆخا بە دیوارەکە بنی دا سۆخا 12 نەفەر شێوان شەویان نەگەوی ئەیاندا بە یەکە بۆ ئەمە ئەو هەرگە خۆشە بێت و دیوارەکەیان جوان دەرێ سۆخا دیوارەکەیان پێ ئەنیا بە شۆنەوە دیوارەکەیان پێێنێ حەچێکی مایە سواخ ماڵەکەیان پێ ئەدا لە جیایی گەچ و خاک وەلی ئیسە وایە پێاتکە مردم بە سیمان و بە ماسە دیوارەنن ئەو زمانە ئیسە هیچ کەس بە هەڕگ هینانە دیوار نانی گشتی ئیسە بووگە بە سیمەن و بە بلوک وا بوو تاوسانگە لە دیوار پانمان ئەنیا دیوارەکان پان بە خاتر ئەوە هەم زۆسان سرد بوو سەرمای نادانا و هەم تاوسانگەریشا فێنک بوون بە خاتر ئەوە دیوارەکەی پان بوو نە سەرمای ئەدانا و نە گەرمایکی ئەدانا و بە حاڵەت خۆی ئەوێسا ئەوانە داریج بوو هیچێکی بە مەسەڵەن وەک سیمان و ئاهەن و ئەمانە بەکار ناچوو دەرگاکانێکی دووادانەکەی چێوین بوو دانێکی ناتا شیشەی پێ نەدەسێکی هەچێکی شیشەوەەوە دەستی کونایەکیان دروستە کرد ئاوا لە وەختێک کاگەرەێکیان بۆ ڕۆشن بێ ڕۆیش بێتەوە ئەوانە شڕێکیان پیاوە یا شڕەکەیان لا بر بۆ من نور بێتە ناو ماڵەکە بزانن ڕۆژە بووگە یا ئەوغانە یا هەشتا ڕۆژە نۆگەدە تاریکە بە خاترەوە سەرمانێتە ناو هەتا دەلاخەیشیان نەوتەواشایەت دەردکرد
پورە فریشتە ئاسا هێدی کۆڵانەکانی ئاوایی بەرەو مەزاری پیرسەید تێی دەکات. مەبەستێتی فاتیحایەکی لەسەر بخوێنێت و نزا و پاڕانەوەی لەسەر بکات. ناوبرا و باوەڕی تەواوی هەیە نزاکانی گیرا دەبن و لە بەڵاو نەخۆشی دەیپارێزن. پیرسەید یەکێکە لە 99 پیرەی هەورامان و بەیەکێک لە ڕابەرانی یارسان ناو دەبرێت. خەڵکیشیان باوەڕیان پێی هەیە و پێیان وایە چارەسەری نەخۆشیەکان دەکات و بەڵاو موسیبەت لەسەر خەڵک لا دەبات. ساڵانە مەراسیمی بۆ سازەکەن. والله ما ئەم پیرۆسۆ حەج کەس تێ سەری یا مناڵی نەخۆش بێ یا هەجۆری بێتە سەری دەفی بەڵاکە هەزار خۆماتکە مناڵم نەخۆش بووگە هاتکم مەفەرکم بەرگا یا ڕێزەی خاکم بردووە کردوێتە مناڵ ڕێزەی ئاو نشتوێ داوێن بە مناڵەکەم دەفی بەڵا بووگە دەمە لەنەوە نوپیرەی هۆرەمانە هەرگەڕایان کردگە هەدانێکیان کەفکە منتەقەی ئەمەیانە پیرۆسۆ کەفکە شیان بەدەست کافرگە لەو ڕای کردگە وەڵا لێنە بەرحێوانیان سەرەوە بڕووی حەچێ ساڵە وقتی بووگە 20 حیوان 25 حیوان 50 حیوان گا هاوردەیانە بەدەڕم شخصا سێ ڕاوردەیانە بەدەڕ شخصا لەوە دووە بردەیانە بۆ مزگی سەریان بڕیگە و بەشیانەوە کردگەسەوە بە مردمە لە تارانەوە هاتکن تا 15 نەفەر هاتکن لەبانم پیرۆسۆ مەولویان کردگە و چشتیان هاوردە داگیانە ماڵەچە خۆشیان کردگە بۆ خۆیان و بۆ حەج کەس بەدەورە ما بووگە و نقلوشتەیان بەشەو کردگە بە مردمە و ئیتە من چاوم بەم جۆرە چگەلەکە بکەلێنەوە لا نازانم وەڵە دا یەکێ لەنەوە نوپیرەی هۆرامانە ئیتر هاتکەی لەگرا ئیسە ئیتر مردم عەقیدەی هەست پێ و سەیە و هەت کەس هەم قەدەرێکی لی خۆم گێتی دەفی بێت سەری مەفەرق بووە خاک بووە حەچێک بووە دەق مردم بەڵاکە يا ليلو ليل طوال القيام الروم القيام بصر القصة طوال القيام ذبني وكولي جاب بصر القصة طوال القيام ذبني وكولي جايم راشون مجنون خالي جان تقدر نجاو كيدي من الليل من خازي جان خازي جيدي إجاه الليل الموت خالي نخازي گوزەرانی ژن لە شارەوە بۆ لادێ جیاوازی زۆری هەیە ژیانی لادێ ژیانێکی سادەیە و کۆمەڵێک نەریت و ئەبێت و نابێتی سنوورداری هەیە کە پێویستە لەلایەن تاکەکانی ئەم گوندەوە جێبەجێ بکرێن پورە سەفیە بە زمانێکی سادە و پڕ لە بەراعەتەوە ئەو جیاوازیانەمان بۆ بەیان دەکات جالك ضملا وادخال لي روحي بخوابتنا ما وكنا عزيزيان خويشي خەریک چەند زوو تۆنمانە کرد تەشیمانە ڕێت نانمانە کرد هەویرمانە کرد گەوڕکانمانە کرد فرمانمانە کرد مناڵمان بوو بێشکەمانە جوان مەمکەی مناڵمانەدا ئەوعانە ئەمە ئەو وەختە ئەمە کارمان بووگە ئیسەیج کارمان تووە فەرانگیە و بژارە و نانە و هەویرە و ئیتر هەرگەز مەشکای بێ مەشکە ئاژەنێ و هەرگەز کارێکی بێ ئەو کاراکا و ئیتر ئاوە وا قەزە ژن دیج بەدبەختە و وەگین شار نییە ئیسە کارمان بووگە بە تووە فەرەنگی ئەچنینەوە و بژار یەکەین و یەکەینە دەفر و کەفنی دەفن یەکەین ئیتر ئەوەمانە هەست ئیجازان داگت جل مەخسوول چت خۆشکەن کڵاش چنن خەیاتی بکەن حەچێ بە دەستێنەڵی بیکەن
ژن ئەرێ وەڵا ژن قەیم حەچی کارە ئەگرن ماڵی مناڵی ڕەویە ڕۆژتی گشتێکی کۆمەک شووی کۆمەک خۆی و ئیتر ئاوا هامڕا بوون بە یەک و هامڕا يعني اللي كانوا صدم اللي كانوا صدم خلاص ابني يا ضلال يعني يبجى خاطر إن خيلي ولي كظلم وصداري دركوتنا يبكي بجورا برنو مناو برنو مناو رنزلي خزاني ضرو وياني خطاي فوايزو رنزلي كوني ضلك يوالمني دنيا وعزيزو عزيز بجاندي أزامك ومرسولي أزامك ومرسولي لەناو گوندەکانی هەوراماندا کۆمەڵێک چیرۆک و تایبەتمەندی کللتوری جۆرا و جۆر بوونیان هەیە کە پێناسەی ژیان و گوزەرانی دانیشتوانەکەی دەکەن بۆیە پێویستە زەمینە سازی بکرێت هەریەکە لەو حکایەت و تایبەتمەندی کللتوریانە وەکو خۆیان گەشە بکەن و دەرکەون. ذوقي بارش كذي